کۆبوونەوەی لووتکەی G20 میوانێکمانەیە گفتوگوی لەگەڵەکەین بەڕێز کاک محەممەد شیراز ماستەر لە پەیوەندیە نێودەوڵەتیەکان و یاسای نێودەوڵەتی گفتوگۆکەین لەسەر لووتکەی G20 بە تایبەت وها بڕیارە سەرۆکی رووسیا بەشداری تێدا ناکات بەهۆی ئەو جەنگی کە لەگەڵ ئۆکرانیا هەیەی و ویکێتی ئەوروپا بەگشتی و ئەمریکا پشتیوانیان بۆ ئۆکرانیا دەربڕیەوە پشتیوانیەکەن سەرۆکی رووسیا بەشداری تێ ناکات بەگشتی باز لە لووتکەکەکەین لەگەڵ کاک محەممەد شیراز سڵاو لێ ببیانین باش بینی ئێوەش باش زۆر سپاس بۆم دەرفەتە بۆ میوانداریە سپاس بە جەنابە سپاس بە ئامادەبوونت ئەگەر بە کورتی باسێک لە لووتکەی G20 بکەین با بینە سەرەتای دروستکردنی G20 لە ساڵی 1990 G20 دروست کراوە پێشتر لووتکەی 8 وڵاتە زلهێزە ئابوووریەکەی و پیشەسازەکەی جیهان هەبووە کاتی خۆی لە دوای ئەوە لەسەر ڕاستپاردەی پۆل مارتن وەزیری دارایی کەنەدا لە کۆبنەوەکە ئەوە بوو G20 دروست کرا لەو ساڵەوە بڕیاردرا کە وەزیرەکان وەزیری دارایی لەگەڵ پارێزگای بانقەکانی وڵاتەکان هەمویان بەشداریان تیا کرد لە ساڵی 2008 لە لووتکەکەی واشنگتن بڕیاردرا کە سەرۆکی وڵاتەکان بەشدار من لە لووتکەی G20 لەوێەوە دەستی پێکرد کە لە 2000 تا 2011 پێنج لووتکەیان کرد لە 2011 بڕیاردرا ساڵانە بێ لووتکەکە ئیداری لووتکەکە بەم شێوە بێ ئەو وڵاتەی پێشووتر لووتکەکەی بردووە بەڕێوە ئەو وڵاتەی ئێستا ئیبا بەڕێوە وڵاتەی داهاتوو ئەیبا بەڕێوە ئیداری ئەو لووتکەیەکەن ئەمە وەکو پرەنسیبێ بۆ بەڕێوەبردن کاتی خۆی سارکۆزی سەرۆکی فەڕەنسا داوای کرد کە ئەمانەتێکی گشتی هەبێت بۆ ئەم گروپی G20 بەڵام ئەو کاتە اعتراض لە لایەن یابانەوە هەبوو کە ناکرێ ئەمە بکرێت پشگیری شەبوو بەڵام لە ئەخیرا کۆریا پێشنیارێکی کرد کە ئەمانەتێکی گشتی دیجیتاڵی هەبێت بەڵام ئەویش تا ئێستاکە لە تاوتوێیە مەبەست لەوە چییە؟ بۆی کە مەقڕێک و شوێنێکی تایبەت هەبێ بۆ لووتکەی G20 کە ئیشەکانی تا بەڕێوە برێ بەڵام ئیتر تا ئێساکەەوە یەکلا نەبووتەوە بەڵام کارەکانیشیان ئەوان سایتێکیانێ لە ڕێی سایتەکەەوە هەموو زانیاریەکان بڵاوەکەنەوە لەگەڵ ئەو بابەتانی کە نەلا لووتکەکە باسەکرێ و لە ئامادەبوونی سەرۆکی وڵاتان بۆ ئەم ساڵ میوانی شەرەف هەیە بۆ لووتکەکە کە وڵاتی ئیماراتە لەگەڵ ڕێکخراوی WHO لەگەڵ ڕێکخراوی FAO لەگەڵ سندوقی نەقدی نێودەوڵەتی بانقی نێودەوڵەتی کۆمەڵێ ڕێکخراوی کاری نێودەوڵەتی ڕێکخراوی هەمانگی و گەشەپێدانی نێودەوڵەتی ئەمانە هەمویان ئەم ساڵ وەکو میوان لەوێ ئامادا بن و ئەم ساڵیش بۆ یەکەم جار ئۆکرانیا زنسکی لە ڕێی ڤیدیۆ بەشدارە بێ لە ئەم قمەیە ئەم لووتکەی G20 باشە مامۆستا باسی زێلێنسکی و کرد ساڵانی ڕابردوو با بڵێن سەرۆکی رووسیا بەشدارەوە بەزەم ساڵ بەشدار نابێ پێ دوایە پەیوەندی بۆ هەیە بۆ جەنگەوە هەیە بەڵێ ئەوەی کە رووسیا کە بەشدار نابێ پەیوەندی بەوەیە کە ئەو عقوبات و ئەو گەماروی کە دراوە بەسەر رووسیا ئەمە پۆتین وەکو ناڕەزاییە تایە بەشدار نابێت خۆی بەپێی پرەنسیب و بەپێی ئەتیکێت و پرۆتۆکۆلی دیبلۆماسی ئەو توێتی ئەمە اعترازەکە لەگەڵ کۆمەڵی کۆبنەوەی تراکە هەیەی وەکو سەرۆکی وڵات بۆیە نەیتوانی ئامادەبێ ئەمە بۆی دەرباز بوونە لە ئامادەنەبوونی لە لووتکەکە بەڵام خۆی لە ڕاستیدا بۆ ئەو گەماروانە کە لەسەر رووسیای ئێستا بەهۆی ئەو جەنگەی کە لەگەڵ ئۆکرانیا هەیە بەشدار نابێ بەڵام بۆتین لاڤڕۆڤی کە وەزیری دەرەوەیە ئەوی ڕاستپاردووە کۆمەڵێک مبادراتیان هەیە بۆ چارەسەرکردنی کێشەی خۆراک کە ئێستاکە هەیە لەگەڵ کێشەی وزە لەگەڵ تورکیایە بەرنمەیەکیان هەیە لاڤڕۆڤ ئەو بەرنمەیە خاتە ڕوو بۆ سەرۆکی وڵاتە زۆر باشە لە لووتکەکەیە بڕیارە چ بابەتێک باس بکرێت ئەوەی کە باسەکرێت کە بە فەرمی بڵاویان کردوێتەوە گشت و کاڵە بازرگانی دیجیتاڵیە گۆڕانکاری کەش و هەوایە گەشە پێدانی بەردەوامە تەندروستیە ژینگەیە ڕەخساندنی هەلی کارە ئەمانە هەمووی مەسائلی قەرز و نەختینە لە وڵاتان باجی نێودەوڵەتی لە نێوان وڵاتانە ئەمانە هەمووی بابەتن کە باسەکرێن و لە ئاخیریشە لە کۆتاییە ئەمان بەیاننامەیەکیانە بێ هەموو لووتکەیەک بەیاننامەیەکە بێ هەموو ئەو بەرنمەی کە باس کرا و هەموو ئەو بابەتانی کە باس کرا و چارەسەرەکان چی ئەخرێتە ڕووبۆی کە ئیتر وەکو بەرنمەکاری لەسەر بکرێت لەلایەن وڵاتانە باشە ڕاستپاردەکانی ئیلزامی نییە بۆ وڵاتە بەشدارەکان ئەو ڕاستپاردنی کە ئەبێ پابند بن پێوەی ئەو وڵاتانە لەبەروی ئەم لووتکەیە کە کۆ بێتەوە بۆ چارەسەرکردنی ئەو کێشانەی کە ڕوبەڕووی جیهانە بێتەوە
ئەم G20 لە سەتا نەوەتی هەموو داهاتی ناوخۆی جیهانی لە گروپی 120 لە سەتا هەشتای بازرگانی جیهان بەدەستی گروپی 120 نیوەی گۆی زەوی لە وشکانی بەدەستی گروپی G20 لە سێ بەشە دوو بەشی جیهان بەدەستی گروپی 20 ئەمانە زۆر گرنگن لەبەرەوە ئەم بەرنامەی کە دانرێ تەنها چارەسەرێک نییە بۆ ئەوان چارەسەر بۆ هەموو جیهان کۆمەڵی وڵات هەیە لە کە پیانەوترێ گلۆبل ساوث ینی ئەمانە کۆمەڵی وڵاتن وەکو ئەفریقایە ئەمریکای لاتینیە کۆمەڵی وڵاتی ئاسیایە ئەمانە بەرنامەیان بۆ ئەنداڕێ ڕاستەوان گلەیشان هەیە لە گروپی G20 کە بەندەمیانەوە نایەن وەکو پێویست کە بەرنامەکان جێبەجێ ناکرێ بەڵام لە کۆتاییە ئەمان ئەیانەوێ هەموو بەرنامەکە شمولیە بێ بۆ هەموو جیهان یعنی کۆمەڵی بابەتی جیهانی هەیە وەکو جەناب تەزانی گۆڕانی کەش و هەوا و مەسەلەی ژینگە و مەسەلەی بازرگانی نێودەوڵەتی و ینی ئەمانە هەمووی بابەتن لە کاون بەیەکەوە کە ڕوبەڕووی هەموو جیهانە بێت بۆیە ئەو بەرنامەی کە دانرێ گشتگیرە بێ بۆ هەموو جیهان و ئەبێ پابند بن پێوەیە بۆ ئەو بەرنامەیە. باشە کاک محەممەد وڵاتانی تر بەشدار پێ ناکەن هەر لەم چوارچێوێدا ئەمێنێتەوە ئەتوانن وڵاتانی تر بەشدارێک بەڵام کۆمەڵی پرنسیب هەیە کە ئەم پرنسیبانە ئەبێت جێبەجێ بکرێ ینی بۆ جەنابەت بزانی لە 2021 هەواڵی ئەوە هەبوو کە رووسیا لە گروپەکە دەرچێتە دەرەوە لەبەر ئەوەی کە ئەو ڕووداوانی کە ڕوویدا و دواتریش سەرۆکی چین ئەمەی قبول نەکرد بەڕاستی ینی گەورەترین ئەمریکا هەوڵیدا ینی لە سەردانەکەی بایدن بۆ ئەوروپا ویستی ساحەیەکی تر بۆ رووسیا دش بە رووسیا بکاتەوە ئەویش ئەوەی دەرکردنی رووسیا لە گروپی G20 لە ڕێی وڵاتانی ئەوروپا وڵاتەکانی کە ئەندامن تێیدا بەڵام لەوێ تووشی ڕوبەڕووبوونەی چین بۆیەوە کە چین ڕازی نەبوو وتی ئێمە بەیت شێوەیە قبولمان نییە کە رووسیا دەرچێت لە گروپەکە بۆیە هەر وڵاتێکە لە پرنسیبەکە دەرچێتە دەرەوە احتیمالاتی ئەوە هەیە کە لە گروپەکە دەرکرێتە دەرەوە وڵاتی تریش ئیزافە ئەکرێ بەڵام ئەبێ بەپێی ئەو پرنسیبانی کە ئەوان خۆیان هەیە تایە بەشدار بن وەکو باسم کرد لە سەرەتاشەوە ئەمساڵ میوانی شەرەف هەیە میوانی شەرەف یەکێک لە وڵاتەکان وڵاتی ئیماراتە باشە کە تایە بەشدار دەست نیشانکردنی ئیمارات لەسەر چ بنەمایەکە لەسەر ئەو گەشە اقتصادی ئابووری کە ئیمارات هەیەی ئەو وەکو ناوەندێکی بازرگانی جیهانی ئێستا کە ئیمارات دانراوە ئەمە ڕێگە خۆشکەرە بۆ داهاتوو ئەگەر بگاتە ئەو پرنسیبانی کە ئەوان دایانناوە ئیمارەتیش ئەبێ بە ئەندامێک لەبەرەوەی ئێمە بیرمانە چێ سعودیە وڵاتێکە کە ئەندامە لە گروپی G20 یعنی ئەوە هاوشانی ئیماراتە لە داهاتووشە زۆر وڵات هەیە ینی خواستیەوەیان هەیە کە بنە ئەندام لە گروپی G20 بەڵام پێویستە ئەو پرنسیبانە جێبەجێ بکەن پرنسیبانش لە بانقی نێودەوڵەتی سندوقی نەختینەی نێودەوڵەتی و کۆمەڵە پرنسیبی تایبەت هەیە کە مەسەلەی بازرگانی جیهانی و دەخلی ناوخۆ با بڵێن داهاتی ناوخۆی وڵاتەکە یعنی ئێستا لە لووتکەیە ئەمریکایە لە دوای ئەمریکا چینیت لە گروپی G20 و ئیتر قائیمەکە دانە بەدانە وڵاتەکانیان نەخوارەوە باشە کاریگەری ناوەڕۆکی G20 لەسەر جیهان ساڵانەی کاریگەریەکی هەبووە بەڵێ چۆن ساڵانە کاریگەری لە سەرکەمکردنەوەی گازی CO2 غازی دوو ئۆکسیدی کاربۆنە ینی زۆر کاریگەری هەبووە لەسەر بازرگانی نێودەوڵەتی کاریگەری هەبووە ینی لەو کێشانی کە چارەسەر کرا کە جەنابەت دەزانی بە اتفاقێتێ ئەو خۆراکەی کە لە ئۆکرانیا و نەقڵە کرا بۆ جیهان نەوەستێنرێ ئێستاوە لە 19 ئەم مانگە ئەو اتفاقێتە نامێنێ ینی کۆتایی پێدێ ئەبێ تازە بکرێتەوە رووسیا ئێستا ئامادە نییە ئێستا ئەنێ ڕێگە چارەسەرێکی تازە بدۆزنەوە لەبەرەوەی کە هەم بۆ مەسلەی خۆراک هەم بۆ مەسلەی وزە بۆیە من ینی ئەوەی کە ئێمە بیستومانە رووسیا مبادرەیەکی هەیە لەگەڵ تورکیای هەم بۆ مەسلەی وزە و نەقلی خۆراک طرحێکە ینی پێشکەشێکە بە ئەندامانی گروپی G20 و با بزانین ئەوان ڕەزامەندە بن لەسەری یاخودنا ئەوە ئەیتر لە دوای بەیاننامەکە دەریەخا و کاتە بەرنامەکە بە چ شێوەیەکە باشە ئاماژە بۆ کرد سەرۆکی ئوکرانیا بەشدارە بێت لە دانیشتەکانە لە لووتکەکەیە بەشداری پێکردنی ئەو چۆنن لەسەر چ بنەمایەکە لەسەر ئەوەیە کە ئەنوێ پشگیریەک بۆ ئۆکرانیا دش بە رووسیا دروستکەن ئەمە یەکێکە لە بەرنامەکان کە ئەمریکا جێبەجێ کات ینی ئەم بەشدارکردنەی زلێنسکی لە ڕێی ڤیددیۆیە ئەیەوێت پشگیری وڵاتان بەدەست بێنێت دش بە رووسیا کە بەپێی وتەی زلێنسکی کە داگیرکاری کردووە بە سەر وڵاتی ئۆکرانیا ئەمان ئەنوێت لە ڕێی
گروپی جیبیستەوە زەختێت و فشارێکی تر دروستکەن لەسەر رووسیا ئەمەش یەکێک لەو خاڵانی کە ئەمریکا ئێستا ئامادەی کردووە وەکو مفاجئەیەک لەناو گروپی جیبیستا کە بەشداری بێ و ئەندونوسیا بە تایبەتیش داواتی زلینسکی کردووە ئەمیشمان بیر نەچێتەوە کە خۆی ئێستا ئەو وڵاتەیە کە میوانداری گروپی جیبیستی کردووە ئەمە بەڕاستی پێشهاتێکی زۆر گرنگە لە جیهانە. باشە کاک محەممەد بەڕێزت پسپۆڕەتی و لە پەیوەندی نێودوڵەتیەکان هەیە ئەم ماوەیە لێرە و لەوێ قسە لەسەر ڕێککەوتنی جۆرێک لە نەرمی نواندنی رووسیا کرا بەرامبەر بە ڕاگررتنی جەنگەکە بە خوێندنەوەی تۆ ینی هیچ ئەگەرێک لارایە جەنگەکە ڕابوەستێ جەنگ ئەم جەنگەی کە هەیە دوو ڕێگای هەیە یان لە ڕێگای بە جەنگ کۆتایی بێت رووسیا ئۆکرانیا داگیر بکە یاخۆت ئۆکرانیا خاکەکانی خۆی بگەڕێنێتەوە و رووسیا بگەڕێتەوە یاخۆت لە ڕێی ئاشتی و لە ڕێی گفتوگۆوە لە ڕێی کۆمەڵێک ڕێکەوتنامە کە دروستە بێ لە کۆتاییشە من وەکو خۆم وەکو پێشبینی خۆم لە کۆتاییە هەر بە ڕێکەوتنامە بێ ینی ئەو ڕێکەوتنامەیە دروستە بێت لە کۆتاییە لە بەرەوەی هەردوو وڵاتەکە زەرمەندن جیهان هەمووی زەرمەندە ئەگەر ئەم جەنگە پەل کێشێ بۆ جیهان لەوانەیە کێشەی گەورەتر دروست بێ ئێستا یەکێک لە بڕگەکانی دانیشتنەکەی کە شی سەرۆکی چین لەگەڵ بایدنە کە دانیشتن بێکەوە اتفاقا لەسەر کردوێنێ ئەوەیە ئەبێ بە هیچ شێوەیەک لە جەنگی رووسیا و ئۆکرانیا چەکی ناوەکی بۆمبی ناوەکی بەکار نێنرێ ئەمە مەترسی دروستەکە لەسەر هەموو جیهان ئەگەر ئەم بە شەڕ ئەم جەنگە بەردەوام بێ لەوانەیە وڵاتی تریش داخلی ئەم جەنگە بێت و بێتە جەنگێکی جیهانی لەبەرەوە وڵاتان هەمویان ترسیان لەوە هەیە ئەم جەنگە بەرفراوان بێت لەبەرەوە لە کۆتاییە هەموو هەوڵەکانیش بۆ ئەوەیە کە ئەم بابەتە ئەبێ لە ڕێی دیبلۆماسیەت و لە ڕێی دانیشتن و گفتوگۆکردن و ڕێکەوتنامە چارەسەر بکرێت لە نێوان رووسیا و ئۆکرانیا. بەڵێ کاک محەممەد بینۆ سەر لوتکەی جیبیست چەند ڕۆژە خایەنێت؟ دوو ڕۆژە. دوو ڕۆژە؟ بەڵێ. باشە لەو دوو ڕۆژەیە بەدەر لە دانیشتە فەرمیەکان بینینی ئەوەی کاوتر لە دەرەوە دانیشتە فەرمیەکان ئەم بینینانە ئەنجامێرێ؟ بەڵێ ئەو وڵاتانەی کە بەپێی مەساڵحی اقتصادی خۆیان لەگەڵ ئەو وڵاتانەی کە خۆیان ئەزانن کە هاوتەری بن لەگەڵیانە کۆبوونەوە ئەکرێت ئەم کۆبوونەوەانە لە ئەنجامی ئەوەیە کە ڕێکەوتنامی بازرگانی ڕێکەوتنامەی کللتوری ڕێکەوتنامەی سیاسی کۆمەڵی بابەتی تر هەیە کە ئەمانە ئەکرێت لەوە شابیرمانە چێ گەورەترین کێشە ئێستا بۆ ئەندونوسیا دروستە بێ مەسەلەی لۆجستیە کە ئەو مەمەڕێی ئەو مەمشایی ئەو ڕێڕەوەی کەتایەتی سەرۆکی وڵاتان تیاڕۆن ئەو وڵاتانی کە دش بە یەکترین ڕوبەڕووی یەکترین نەبن چونکە بەپێی پرەنسیب ئەبێ سڵاو لە یەک بکەن و لەگەڵێکە بدوێن ئەمە گەورەترین کێشە بۆ ئەندونوسیا دروستەکە بێ ئەو ڕێڕەوە ڕێک خات لەبەرەوەی بۆ نمونە یعنی وڵاتێکی بۆ نمونەوەکو نوێنەری رووسیا لەگەڵ ئەمریکا یان وڵاتێکی تر کە دش بە سعودی ئێستا لەگەڵ ئەمریکا وەزعی تەواو نییە و ینی کێشە لە لێوانیانێ لەسەر مەسەلی بەرزکردنەوەی نرخی نەوت لەسەر ئاستی جیهان ئەمانە ئەبێ ئەندونوسیا بەپێی پرۆتۆکۆل ئەمانە ڕێک خات بۆی ئەو حاڵەتانە دروست نەبێت طبعا کۆمەڵێک کۆبنەوە و کۆمەڵێک ئیتیفاقاتیش ئەکرێ ئەو وڵاتانەی کە مەساڵحیان مشتەرەکە با بڵێن بەرژەوەندیان بەیەکەوەیە دائنیشتن و کۆبنەوە ئەکرێت لەسەر ئەوەی کە چۆن ڕێکەون لەسەر بابەتەکە ئەرکێکی قورس لەسەر شانی ئیندۆنوسیا ئەمساڵ بەڵێ هەر وڵاتێک کە میوانداری هەبێ لە ڕووی سکیوریتیە لە ڕووی ڕێخستنەوە لە ڕووی تیکێت و پرۆتۆکۆلی دیبلۆماسیەوە لە ڕووی ئامادەکاریەوە لە ڕووی دواتر پێشوازیکردن و دواتر بەڕێخستنی میوانەکانەوە دواتر ئەو بەرنامەی کە ئامادە ئەکرێ دوای ئەوەش کە ئەمە تەواو بێت ئیندۆنوسیا تەسلیمی هەندێکا لە بەرەوەی لە 2023 لە هێندا ئەنجام ئەدرێ ئەو کاتە هەند ئەبێ بە سەرۆکی ئەو دانیشتە وەکو خۆی بە هەمانگی لەگەڵ ئەندونوسیا و لەگەڵ وڵاتەی کە دوای ئەوەیەت کە لە ساڵی 2024 لوتکەکە ئەنجام بەڵام میتر ئەوەشی خۆشە ینی گرنگە بۆ وڵاتەکە فۆکەسی گیان نچێتە سەر ئەو وڵاتە و دوو ڕۆژە ئەوە زۆر گرنگە خۆی لە ڕووی ئابووری لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ناوبانگی جیهانی و ئەمانە زۆر گرنگە بۆ وڵاتە لەبەروی ئەمە لوتکەیەکی جیهانیە کە وەکو باسمان کرد کە زۆربەی جیهان ئەم وڵاتانە بە دەستیانەوەی چی لە ڕووی ئابووری بێ و لە چی لە داهاتی ناوخۆ بێ چی لە ڕووی وشکانیشەوە بێ کە جەنابەت ئەزانی ئەمە زۆر گرنگە بۆ وڵاتان ئێمە پێویستە بەڕاستی ئەو توێژینەوانە و ئەو ڕاستپاردنێککە ئێمە احتیمامی پێبین لەبەر ئێمەش بە دوور نین لەو مەسەلەیە ئێمە مەسەلی وزە گرنگترین شتا کە ئێمە ئێستا هەرێمی کوردستان ئێستا بۆتە بۆڕەیەک بۆتە مرکزێک بۆ وزە لە داهاتووە هەرێمی کوردستان و عێراقیش بەتایبەت هەرێمی کوردستان ئەگەر بە ژیرانە مامەڵە لەگەڵ ئەم بابەتە و ئەم مەلەفەیە بکرێ
ئەتوانین بین بە خاڵێکی وەرچەرخان بۆ داهاتوو بە وڵاتان لەبەر یەکێک لە کێشە گەورەکان ئێستا وزەیە کە ئەوروپا هەیەی کە رووسیا غازەکەی ڕاگرتووە ئێستا بیر لەوە ئەکەنەوە بەدیلەکەش لەکوێ وڵاتانی کە غازیان هەیە و بەرهەمی غازیان زۆر ئەتوانن بینێرنە دەرەوە پێچوانەکەش ڕاستە باڵێ ئەگەر بە هەڵە مامەڵی لەگەڵا بکەین ڕەنگە کوترێت سەری هەرێمی کوردستانیش بخوا قوربانگیان ئەگەر بێت و بەردەوام بێ لەسەر بەڕێوەبردننی هەڵەی مەلەفی نەوت و غاز دڵنیا بلەوە ئەوەیشی کە هەمانە ئێستا ئەوشی لە دەستدەی بە هیوایەوەی نەگابەوە کاک محەممەد شیراز ماستەر لە پەیوەندی نێودوڵەتیەکان و یاسای نێودوڵەتی زۆر سپاس کە لەگەڵمان ئامادە بووی سپاس بە ڕوونکردنەوەکانت زۆر سپاس بۆ ئێوە و من لە خزمەتانم زۆر سپاس